وەکوەی کە گوێتان لێ بە چەند سەدمەتێک لەو لای منەوە شەڕ لە نێوان داعش و هێزی پێشمەرگە بەردەوامە. هێزی پێشمەرگە دەیانەوێت پێشڕەوی بکەن، بەڵام چەکدارەکانی داعش بەریان پێگرتوون و پێشمەرگەش دەیانەوێت داعش لێرە تێک بشکێن و زیاتر پێشڕەوی بکەن بۆی ژمارەیە گوندی تر کۆنتڕۆڵ بکەن. حالاتن یک دقیقه با یک دقیقه او تسجیل ئەوەندەی کە ئێمە لێ ئاگادار بین هێزی پێشمەرگەی کوردستان بەرنامە و پلانی هەیە بۆ سەرجەم ئەو ناوچانەی کەوا لەژێر دەسەڵاتی داعشە ماوە و هەنگاو بە هەنگاو ئینشەڵڵا هەمووی ئازاد دەکرێت و سەبارەت بۆ هەر هێزێکش کە ئەمڕۆکە بێ هاوشانی هێزی پێشمەرگەی کوردستان هاوکاری بێ و تەسحیب بدا و بێ لەم مەجالەیە لەم دەستکەوت و لەم سەرکەوتنانە بەشدار بێ بێگومان سبەی ڕۆژە مافی ئەوەشی ئەبێ کە بە هاوشێوەی هێزی پێشمەرگەی کوردستان دەسەڵاتی ناوچەکە بگرێتە دەست بۆیە کە ئێمە ئومێدەوارین عێراق بەم شێوەی کە ئێستا هەیە باشتر و باشتر بێ و هەوڵدێن بە هەموو لایەکمان عێراق لە چنگی تیرۆریستان ڕزگار بکەین. ئێمە وەکو 200 ساڵ لە لێرە ئەژێن ئەو ئەژدادمان لێرە ژیاوە هەموو ئەی عەرزانە هەمووی تاپۆی خۆمانە ئێمە 200 ساڵ لە لێرە ئەژێن ئەویش حاڵی ماڵمانەوە حاڵمانە خۆمان دەرچوومانەی سەرامان کردەوە بۆ دووس خوڵماتی و ئەوەی عارەبەکان داعش بوون چوونە خوارەوە بۆ حەویجە ماڵەکەمانیان وێران کرد خۆمیش پێشمەرگە بیمیت ڕۆیمە بۆ دەوام ئاوا ڕۆشتومە و ئاوا گەڕیامەتۆ ئیستا هیچم نییە ئیستا حالیەن لە کرێیا دانش ئەروەڵا لە دەی هەشتووە 2014 ئێمە دەرچوویمانە. ئێمە ئەم بەیانە بە هاوکاری هێزی جێتیرۆر و هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەت ئەلبونەژم پاکرایەوە ئێستا لە تەڵبەسەرین حاڵی نەسا ئەم تەقانەی کە دەنگی تێلەم دیوەمە سێ تیرۆریستی تیا ماوە و هێزی پێشمەرگەی کوردستان دەوریانیان داون ئینشەڵڵا ئەوانەش دەستگیرەکرێن کۆمەڵێتن لەولاوە عەلەمی سپیان هەڵکردووە بۆ تەسمیلکردن وادێن هەموو هێزەکان ئێستا لێرن زۆر مسەیترن لەخوا بەزیاد بێ بریندار هەیە شەهید دژمان هەیە بەداخەوە بەڵام زۆر هێزەکان بەرەو پێشوەچن بەرەو سەرکەوتنەوەچن. ئێرە گوندی ئەلبونەجمە کە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە کۆنتڕۆڵیان کرد و لەژێر دەستی هێزەکانی داعش دەریان کرد بەڵام وەکەوەی کە دەبینین سەرجەم منتقەکان وەکو بۆم بە چێنراوەی کە ئیبینین هەموو دەوروبەری منتقەکان بە بۆم چێنراوە و هێزەکانی پێشمەرگەش سەرجەم ڕۆژنامەنووسان و پێشمەرگەکانیان ئاگادار کردوێتەوە بۆی نزیکی با بڵین لەسەر شۆستە و لەسەر جادەکە نەڕوونە سەر خۆڵەکە لەبەرەوەی سەرجەمی عوبۆیە بە بۆم چێنراوە بەهۆی بۆمبی چێنراوی شەوە ژمارەیەک پێشمەرگە بەداخەوە لە بەرامبەرمان بریندار بوون.